تا ئێستا پارێزگای هەڵەبجە لەو بەنزینەی بڕیار بوو حکوومەتی عێراق بۆ هەرێمی کوردستانی بنێرێت هیچ بڕا بەنزینێکی پێ نەگەیشتووە. بەوەیەوە نرخی بەنزین هەر بە بەرزی ماوەتەوە. خاوەنی بەنزینخانەیەک دەڵێت ئەگەر بەنزینەکەی حکوومەتی عێراقیش بگات کاریگەری لەسەر نرخی بەنزین لە هەردوو جۆری سۆپەر و محەسەن نابێت و نرخی ئەوان وەک خۆیان دەمێنێتەوە، تەنیا نرخی بەنزینی نۆرماڵ دادەبەزێت. بەنزینێک گێت لە بەخاوە ئەو بەنزینەش کوالیتەکەی تەنها نۆرماڵە، محەسەنیش و سۆپەریش لە دەرەوەی کوردستانەوەیت لەبەرەوە گۆڕانکاری بەسەر سیارەکەیان هەیە. ئەنێم گۆڕانکاریانە تەنها لە بەنزینی نۆرماڵە، ئەوش تا ئێستا 50 دینارێک دابەزیوە، تا ئێسش ئەو بەنزینەی کە لە بەغاوە قەرارە بێت بۆ هەڵەبجە تا ئێستا نهاتۆتە هەڵەبجە، بەڵام لە سلێمانی کۆمەڵە شاری ترا هەیە. لەوانەیە لە ماوەی هەفتەیەکە ئەو بەنزینەی بەغا بێت لێرەش بفرۆشێ، ئەویش نرخەکەی دیاری کراوە بۆ 730 دینار. شۆفێران و وڵاتیانیش نیگەرانن لەوەی تا ئێستا حکوومەتی هەرێم نەیتوانیوە نرخی بەنزین دابەزێنێت و بەڵێنەکانی لەوادی خۆی جێبەجێ بکات، بەڵکو جۆرێک لە جۆرەکان وەک پیشەی هەمیشەیی خەڵک بە قەیران و کێشەی ڕۆژانەوە سەرقاڵ دەکات. قرار بۆ 23 مانگ هەرزان بکرێ و بەنزینەکەی بەغدا کە چاوەڕێی بەغداین بۆ هەموو شتێ بگاتە پێشەوە بەنزینەکە هەر نەگەشت و هەرزانیش نەبوو، وتیانێکی نوێەوە ئەمڕۆ دوی نوێیە ئێمە تا ئێستا بەنزینمان تێکردووە لێرە لە بەنزینخانە بە نرخێکی گران تێکراوە بەنزینمان تێکرا و نرخەکەی هەر لە شوێن خۆیەتی. ئەمانە من هەمووی بەوەی ئەزانم کە جۆرێکە لە چاوبەستکردنی خەڵکو و لە با بڵێن هەڵخەڵاتاندنی خەڵک کە هەر ڕۆژێ قەیرانێکە یەنە پێش وڵاتەکەمان هەر نەوتە و کەچی هەموو مشتەقاتی نەوت گرانە لە وڵاتی ئێمە و بەداخەوە چەندجارێ ئەمە وعدیان داکەوە نەوت بەنزین دائەبەزێت کە هیچی وا نەبوو. اینجا بەڕاستی ئەم گرانی بەنزینە بە تایبەتی بوانەی لە بواری ئیش و کارە سیارەی باروانە ینی زۆر تەسیری لە بازار کردو بە حساب ئەوان کە یعنی نقل گران بووە. بەو سیارێکەوە چەند ڕۆژی ڕابردوو خەڵکیان مەشغوڵ کرد و تیانەکرێتەوە بە 650 تا ئێسێش خەڵک هەر بەو نیازەوە بەنزین تێکە ڕەنگە 20 لیتری تێبکە 30 لیتری تێبگاڵێت بەشکم ببێتەوە بە 650کە، بەڵام ئەوان یەکێکی ترێت لەو خاڵانەی کەوا خەڵک پێ مەشغوڵەکەن و بۆ گیرفانی خۆیانە و هیچی در. زیاتر لە مانگێکە نرخی بەنزین لە هەرێمی کوردستان بۆ هەر لیترێک لە 650 دینارەوە بۆ 150 دینار بەرز کراوەتەوە. وەک چارەسەرێکیش بۆ دابەزاندنی نرخەکەی حکوومەتی عێراق بڕیاری داوە بڕێک بەنزین بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان ڕەوانە بکات، بەڵام تا ئامادەکردنی ئەم راپۆرتە ئەو 144,000 لیتری بڕیار بوو ڕۆژانە بگاتە هەڵەبجە بە بەنزینخانەکان نەگەیشتووە و نرخی بەنزینی نۆرمال بە 100 دینار و محەسەن بە 900 و سۆپەر بە 950 دینار ماوەتەوە. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.